ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە لە پیرمام بە دوواداچوون دەکەین لەسەر کۆبوونەوەی شاندی بچووتنەوەی گۆڕان لەگەڵ شاندی پارتی دیموکراتی کوردستان سەبارەت بە پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێستا ئێمە چاوەڕێی هاتنی شاندی بچووتنەوەی گۆڕان دەکەین بەپێی زانیاریە سەرەتاییەکان لەم کۆبوونەوەیەدا دوو خاڵی گرنگ باسی لەوە دەکرێت. یەکێکیان کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا ئەوەی دیکەشیان چۆنیەتی دابەشکردنی پۆستەکانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان پارتی و بچووتنەوەی گۆڕان لەلایەک و لەلایەکی دیکە لە نێوان پارتی و یەکێتی لەگەڵمان بن. ساعت 11:04 بە کاتی هەولێر شاندی بچووتنەوەی گۆڕان گەیشتە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان. ئێستا کاتژمێر 11:40 کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یاخود شاندی پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ شاندی بچووتنەوەی گۆڕان دەستی پێ کردووە. بەپێی زانیاریەکانی ئێمە کۆبوونەوەی لووتکە لە نێوان هەردوو حزب ئێستا دەستی پێ کردووە. پاشتر دوای ئەو کۆبوونەوەیە دوو کۆبوونەوەی تر ئەنجام دەدرێ. کۆبوونەوەکان تایبەتن بەو لیژنانەی کە یەکێکیان پەیوەندیدارە بە پۆستەکانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. گۆڕان و پارتی قسە لەسەر ئەوە دەکەن کە چێن ئەو کەسانەی کە پۆست لە بچووتنەوەی گۆڕان وەردەگرن و چ پۆستێک بە بچووتنەوەی گۆڕان دەدرێت و ئیستحقاقەکان چین ئەوەی دیکەشان پەیوەندیدار دەبێت بە کارنامەی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە پارتی پرۆژەی خۆی هەیە و بزوتنەوەی گۆڕانیش پرۆژەی خۆی هەیە پاگێکی خۆی هەیە بەیەکەوە گفتوگۆ دەکەن خاڵە هاوبەشەکان دەدۆزنەوە. ئەگەر حکوومەت پێک بێ بازارەکەت باش دەبێ یان بە شێوەیەک؟ طبعا يعني ئەگەر حکوومەت پێک بێ بازار باش دەبێ، يعني هەنوبەرز بازار و حکوومەت زۆر باش بێ. چاوەڕێ دەکەی حکوومەت پێک بێ؟ ئینشاءڵڵا. باشە تۆ وەکو کاسبکارێک پێت باشە حکوومەتی داهاتوو چ حزبێک پێکی بهێنێ؟ هەموو ئەوانەی کورسیان بەدەستینەوە حکوومەت بەشدار بن، بەڵام چیان زۆرێ بەکاریناو ئەو زیاتر پێک بێنێ. حکوومەت زوو پێک بێ باشە بۆ زۆر باشە، کە زوو پێک بێ زۆر باشە. لەبەر چی باشە؟ وەڵای باشە، وەزع باشە بی، معاش باشە بیتن، وەزی خەرچی باشە بیتن. باشە ئێستا زیاتر لە 110 ڕۆژە ینی گفتوگۆی حکوومەت پێک نهاتووە. کاریگەری لەسەر کاری ئەوە کردووە؟ زۆریش بەڕاست ینی کاریگەری زۆرش کارگەری کردە. یعنی نەکرێن هەر ئەم بازارە. چاوەڕێی چی لە حکوومەتی دا؟ وەڵای چاوەڕێ دەکەن زوو حکوومەتەکە تەشکیلکرێتن. داخوازی چیە لە حکوومەتی داهاتوو چی بکات؟ داخوازیم ئەوەیە بژێوی خەڵک باشتر بکات. خەڵک زۆر نەهامەتی دیوە، خەڵک ئێستا زۆر ینی وشکاربەتەنی بێ ئیشە بێکارە، عاشەکە نییە، خەڵکەکە زۆر لەسە لە بازارەکە هیچ کاسی پێک نەماوە. داوا لە حکوومەتەکەن زوو ینی حکوومەتە پێک بێت بۆ ئەوەی بەرژەوەندی خەڵک زیاتر وشکاربەتەنی ڕێک بکەویتن. خەڵک زۆر لە هەمەتی دیوە ئێستا لە زۆر لە نەبوونیدایە. تو پێکهێنانی حکوومەت بۆ تو گرنگە یان نە وەکو وڵاتیەک؟ خەڵکی قسەشی ناگەن سنی حکوومەت لەو 22 سارە يعني سكري يعني 22 سارة حكومة تشكيل كريا لو الانتفاضة 27 سارة سكري دتي تعيينات يان دي بارتيان دي شديد اگه هاو نبي استناك بر او دام دزگاي اگه لو لا يبي دبي بارتي لو يدي بي شديد بين شكلناك باشا تو چی دەوێ وەکو هاوڵاتیەک چی دەوێت لە حکوومەت؟ سبحان الله عز دكاين شتي باش اوي كرديتان باشتي چی دەکەی؟ من بخو والله عز دكام هالي كار زياد بي خرشي تعين كان او شيء كان للدره ودين هذه كوني يعني خرشي ليره دامنين سركار باشتر. حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیە. ئەگەر حکوومەتێک بی لە خزمەتی ئەو ملەتی دابیت و خەم لە بەرژەوەندی ملەتی بخوا تەبعاً گرنگە. باشە چی بکە و حکوومەتت؟ وەڵا چی بکە شت زۆرە بیکاتن. یەک لەوان کە تۆ بەلاتەوە گرینگەدا. وەڵا کەرتی تەندروستی، کێشەی فەرمانبەر، عەدالەتی کۆمەڵایەتی ئەو شتانە هەمووی گرنگە. پێتان باشە حکوومەت لەلایەن چ حزبێکەوە؟ والله هي حكومات لا هم لا بيك بيو مشاكل نبي مهم مشاكل نبي معاش كان بدري مشكله معاش لكردستان براستي يعني معاش سرساوي يعني هم كسر لكن معاش نبي يعني جانما ومێدت بە حکوومەتی داهاتوو هەیە؟ طبعا ان شاء الله اگر حكومه بيكني يعني يسناكري حكومه شهاده مالي هم مشتكي جيشتي ما هذا انظام شيء اگر اما يك نگرين يك لدواي يك اما دمرين
لەبەرەوەی عەز دەکەم بەتەنێست ئەگەر بەجێرەی انتخاباتی استحقاقی انتخاباتی بیتن ئەگەر حکومەت تشکیلکردن بەس پارتی دیسانەکە حکومان لە دەگەرەی بەولاوە نامێنێتن دەتەوێت چێ بەشدار دەمەوێت هەرسێکیان بەشدار بن هەرسێکیان پێکەوە بەشدار بن بەس لەسەر بنچینەیەکی کوردایەتی نەک حزبایەتی بۆ ئایندە چی دەڕوانین گەشتبینی گەشتبین نیمە گەشتبینی نەخێر بۆ 4 ساڵی داهاتوو پێت باشە حکوومەت چی بکە بۆ ئەو خەڵکە وقوعات چی بکە باشە معاشەکە بدات ئەو خەڵکە چی لە حکوومەتی موچە گەورەترین زۆبر وڵا پێما بیا حکوومەتێک کە تشکیل دەکرێتن جیاوازینی لەگەڵ حکوومەتانێکە لە ڕابردوودا تشکیل کرابوو بۆ جیاوازی نابێ هەموو وەزیرەکان بە نیازن بگۆڕدرێت خۆی گۆڕینی وەزیر ئەساس نییە سیستەم ئەساسە یعنی حکوومەتێک بی سیستەماتیک بیتن ئەوە ئەساسێ لەوەی کە ئەشخاصەکان بگۆڕدرێت خۆی بە نسبەت حکومڕانی ئەو حکومڕانی سەرکەوتو دەبی کە بتوانین گۆڕانکاری دروستکە هەر حکومڕانێک گۆڕانکاری لە ڕووی سیستەماتیکی ئیداری لە ڕووی موچەی مۆزەفیل لە ڕووی هەموو ئیداری خزمەتگوزاری لە ئاو لە کارەبا کە ئەو شتانەکرا ئەتمان جیاوازێکی دەبی بەس ئەگەر جیاوازیەکە هەروابی بەس گۆڕینی دم چاوشیلەکان بینا شتێکی وارونە کۆبنەوەکانی گۆڕان و پارتی کەمێک بەر لە ئێستا کۆتایی پێهات لێرەوە شاندی و بزوتنەوەی گۆڕان بە هەکبەیەکی پڕ لە لێک تێگەیشتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان شاندی پارتی گەڕانەوە سلێمانی بە پێچەوانەی ئەو کۆبنەوەی کە دوێنێ لە نێوان پارتی و یەکێتی ئەنجامدرا کە تەنانەت ڕاگەندراوێکی هاوبەشیشی لێ نەکەوتۆتەوە دەتوانین بڵێن تێگەیشتنی نێوان پارتی و بزوتنەوەی گۆڕان بۆ پێکهێنانی کابینەی داهاتوو حکوومەتی هەرێمی کوردستان یەکجار باشە خاڵی هاوبەش یەکجار زۆرە شتێکی ئەو تۆیان نەماوە لە بەشداریکردن و یاخود پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان ئەو دوو پارتە ئێستا هەموو زوومەکان لەسەر ڕێککەوتنە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بێت و یەکێتی لەسەر هەڵوێستەکانی خۆی بەردەوام بێت لە کۆبنەوەکانی داهاتوودا ئەمە یەکلا دەکرێتەوە کە ئایا یەکێتی بەڕاست بەشدار دەبێت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و پارتی لە کابینەی داهاتوو یەخۆ با لە دەرەنجامی کۆبنەوەکەی ئەمڕۆ دەست پێ بکەین دەرەنجامەکە چی طبعاً دوو بەشی سەرەکی هەیە لای ئێمە بەشی یەکەم کە بەرنامەکەیە ئێمە پرۆژە و ڕوئای خۆمان بۆ بەرنامەی حکومڕانی ئامادە کردووە لە مامەڵە لەگەڵ عێراقا لە پرسی ناوچە کوردستانیەکانە لە مامەڵە لەگەڵ دەوروبەرە و لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانە لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستانە بۆ نەوت بۆ دارایی بۆ پێشمەرگە بۆ پەروەردە بۆ کۆی کایەکانی حکومڕانی ئێمە بەرنامەی خۆمانمان ئامادە کردووە و دوو شت گرنگە لای ئێمە ئەم حکومەتە چی ئەکاکە ئیکە بۆ نمونە لە بواری بەدامەزراوەی کردن کەرتی نەوت و دروستکردنی و ئەسەسە نەوتیەکان کە ئێمە لای ئێمە زۆر گرنگە بۆ نمونە ششمانگ یەکەم چیەکەی ساڵ یەکەم چیەکەی ئەمێنێتەوە ئەوەی کە بەشی دووەمە پۆست و بەرکەوتەکان بەرکەوتەی هەر لایەنێک چەنە ئەمەش بابەتێکی گرنگە لای ئێمە و ئەمە ئەبێ بە پێوە بێ ئێمە ئەمانەوێت لە هەموو جومگە گرنگەکانی حکومڕانیە حزورمان هەبێت باش بە پێوە بە پێی استحقاقی هەڵبژ بڵێ پێم وایە بزوتنەوەی گۆڕان لەوە زیاتر ناخوازێ ئێمە داوای استحقاقی هەڵبژاردنمان کردووە و پێوەرەکەش لەسەر ئەساسی استحقاقی هەڵبژاردن دانراوە بەڵام تەرجمەکردنی استحقاقی هەڵبژاردن ڕەنگە وردەکاری زۆری زۆری بێ سەبارەت بە پۆستەکان فۆکسی بزوتنەوەی گۆڕان لەسەر چییە؟ ئێمە زۆر بەڕوونی وتومانە هەدەفی سەرەکی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە چاکسازیە و ئێستا بزانین حکوومەتە چاکسازی ناکەم شەو ئەعلانی معارەزەبوونی خۆمانەکەین بە بەرنامەکە دیاریمان کردووە لەو پێوەر و پۆستانش کە دیاریمان کردووە ئەمانەوێت لەو شوێنە گرنگانە حزورمان هەبێت کە ئەتوانین ئیسلاح باشە ئەو پرۆژانەی ئێوە کە هەتان بوو چەندە لەگەڵ کارنامەی حکوومەت کە پارتی خستوێتی ڕوونزی بوو لێ خۆی پارتیش پرۆژەیەکی لای خۆی ئامادە کردووە ئێستا قسەکە ئەوەیە لیژنەی پارتی لیژنەی یەکێتی لیژنەی گۆڕان پێکەوە هەرسێکیان یا هەرلایەنێکی تریش بەڵام ئەگەرێتە ناو حکوومەتەکەەوە بەرنامەیەک بۆ حکوومەتەکە بنووسنەوە ئێمە ئەمانەوە ئەوەی لە ڕابردووە دیدی ئێمە بۆ ڕێخستن و موسساتی نەوت بۆ ڕێخستنەوەی هێزی چەکدار بۆ سیستەمی حکومڕانی
ئەو ڕویانەی کە هەمان بووە ڕۆژێ بە 6 پاکێز تعبیرمان لێ کردووە ڕۆژێ بە اتفاقی 25 خاڵی تعبیرمان لێ کردووە لەم بەرنامەی حکوومەتە حوزوری هەن باشە کەوایە کۆبوونەوەی سێقۆڵی ئەگەری زۆرە دەست پێ بکە بەڵێ ئەکرێت ئێمە ئامادەین خۆیان دوێنێ تەرحیان کردووە دیارەیەکێتی و پارتی تەرحیان کردووە داڕێی ئێمەیان کردووە کۆبوونەوە بۆ نووسینەوەی بەرنامە ئێمە هیچ لارەکمان نەبوو توانە بەڵێڵە باش ئەوەندەی ئێمە کە جێبیستی دەبین نزیکبوونەوەیەک دەبیندرێ لە پرۆژە و کارنامەی پارتی و بزوتنەوەی گۆڕان بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام خاڵی ناکۆک لە نێوان یەکێتی و پارتی پرسی پارێزگای کەرکووکە ئێوەش باس دە کۆبوونەوەی سێقۆڵی دەکەن ینی حکوومەت ئێمە کۆبوونەوە سێقۆڵەکەت فقط بۆ نووسینەوەی بەرنامەی حکوومەتە ئەم حکوومەتە چی بکە کەی بیکە ئەمە لای ئێمە گرنگە ئێمەش لەگەڵ پارتیانی لەسەر هەموو خاڵەکان کۆک نین خاڵی ناکۆکمان لەوانەیە هەبێت لەسەر پێوەرەکان لەسەر شێواسی دابشکردن وە بچینە وردەکاری بەرنامەکەەوە ڕەنگە لە نووسین لە تەفاسیلا هەم دیسانەوە هەبێت بەڵام من پێم وایە پارتی زۆر بەڕوونی ئەزانێ ئێمە چیمانەوێ ئێمەش ڕەنگە بزانین ئەوان چیانەوێ وەڕێی خۆمانمان پێداون لەسەر هەموو بابەتەکان چاوەڕێن لە ئایندێکی نزیکە وەڵاممان باشە ئێوە ئامانجتان چاکسازیە و بێگومان دەبێت فۆکسی ئێوەش لەسەر وەزارەتە لەو وەزارەتانە بێ کە پەیوەندیدارن باوەی زیاترین چاکسازی تێدا بکرێت دەکرێت بزانین ئەو وەزارەتانە ئێمە بەدڵنیایی من نامەوێت باسیەوە بکەم کە گۆڕان داوای چییە کاتچکە هەر ناشوێت تۆ لە مفاوەساتایی لە گفتوگوای ئێستا لە ئەلامە بڵێ چیمانیەوەوانە بەڵام بە دڵنیاییەوە فۆکس و تەرکیزاتمان لەسەر ئەو شوێنانەیە کە توانین ئیسلاحی باشتیان بکەین باشە سەبارەت بە یەکێتی داوای کۆبنەوەی لە ئێوە کردووە سەبارەت بە کابینەی داهاتوو یان هەر گفتوگۆیەکی دیکە هەڵبگرێت بە دڵنیاییەوە ئێمە لە ئەگەری پێکێنانی حکوومەت پێکنەهێنانی ئۆپۆسیۆن بوون نامانێت پەیوەندێکی خراپمان لەگەڵ یەشێتی هەبێ و پێشووتر هەندێک لێک تێگەشتن و تەنانتەن ڕێکەوتنێکیشمان هەبوو کە بەشی زۆری خاڵەکانی پەیوەندی بە بەرنامەی حکومڕانی و هەیە ئەکرێ ئەو دیدە هاو بەشانەی کە هەمان بووە لە ڕابردووە ئێستا کار بکەین بۆی لە بەردامی حکوومەت هاجی باشە کاک عەلی ئێستا ئەو نزیکبوونەوەی بزوتنەوەی گۆڕان و پارتی وا دەبیندرێ هەرچەندە بزوتنەوەی گۆڕانیش بڕیاری کۆتایی نەداوە لەوەی کە لە کۆتادا بەشدار دەبێت لە کابینەی داهاتوو یاخودنا بەڵام لەگەڵ ئەوەشدا دووریەک هەیە لەگەڵ یەکێتی پارتی و یەکێتی بەشێک لە بەرپرسانی یەکێتی بازدەوە دەکەن یعنی ئەگەر یەکێتی ئاوت بێ و حکوومەتە سەرکەوتوو نابێت من پێم وان نییە نێتێکی باش بێگەر بیر لە ئاوتکردنەوەی یەکێتی بکرێت لە ڕاستی ئەمە بیرکردنەوەیکی واقعیە بەداخەوە لە کوردستانە حکوومەت بە ڕقم پێک نایە پارتی 56 کورسی هەیە ئەتوانێت کۆی کاتەوە ئیتوانێت کۆی کاتەوە ئێستا بەڵام ناتوانێت ببێ یەکێتی و گۆڕان حکوومەتێکی باش و حکومڕانێکی تەواو لەسەر تاسە یەکێتی و گۆڕان بەیەکەوە ڕەنگە بۆ گۆڕان ئاسان بێ ئۆپۆسیۆن بوون و تەجوبەمان هەیە و ئەشتوانین ئۆپۆسیۆن بین ئێمە توانین ئۆپۆسیۆن بین بەڵام ڕەنگە یەکێتی نتوانێت ئۆپۆسیۆن بێت ینی خۆیان و توانەوە سروشتی حزبەکەیان و ئەوانە ینی ئەبێ بیر لەوە بکرێتەوە هەموو لە قەراردەن فۆرمێکی تر لە حکومڕانی لە چاکسازی لە شێواسی بەڕێوەبردننی ئەم وڵاتە بدۆزنەوە بەڵام بەدەستشکانەوەشنە بەدەستشکانەوە ناکرێت کە پێی وابێ ئەگەر منیتیانە بمریتەم حکوومەتە دروست نابێت لە تەبێ نیوەیە بێ هەرێمەکە خۆی نیوەی خاکەکەی دۆڕاوە ئەوە کەش لە تووکتەکە هەرە حرمەتەشی نامێنێ هەر هیچی نامێنێ ئەرزشی نامێنێ بەڵکو ئینتیخاباتێکراوە ئێمە غەدرمان لێکراوە نەک دوانزە کورسی حەڵاڵمانەیە چەند کورسێکی حەڵاڵیشمان دزراوە بەڵام بەرحاڵت خۆ بێ پێوەرێ بدۆزێتەوە پێوەرێ دانرێ بە پێەوە مامەڵە باش. پارتی دەڵێ یەکێتی زیاتر لە ئیستحقاقی هەڵبژاردن داوا دەکات ئێوە تێڕوانیتان چێ لەسەر داواکاری ڕەنگە ئێمە نامانوێت قسە لەسەر ئیستحقاقی کەسکەین نامانوێت قسە لەسەر بەرکەوتەی کەسکەین بەڵام ئەگەر بەشدارکەین ئێمە بە دڵنیاییەوە بە سەنگی خۆمانەوە ئەمانوێت بەشداری بکەین و ئەگەر سەنگی خۆمان نەبێ ڕەنگە ئێمە بەشداری باش ئەوەی من جێویست بوو بم زوتنەوەی گۆڕان جارێکی دیکە چاوی لە پۆستی سەرۆکی پەرلەمان نییە و چاویشی لەوە نییە جێگری سەرۆکی هەرێمیشی بەرکەوێت کەوایە ئێوە داخوازیتان لەسەر کامەران من دیسانتاکی دەکەمەوە زۆر بەڕوونی لە پرۆژێکی متەکاملە هەموو پۆستەکانی هەرێم پێوەرەکان خاڵەکان بەرکەوتەکان ئیستحقاقەکان هەموویمان دیاری کردووە و داومانتەوە دیدانوسانکاری پارتی وە قسەشمان لەسەر کردووە
ڕەنگە ئیجاب نەکا لە ئەعلامە پێشەوەی لە مفاوزات بگەی بە نەتیجە یان نەگەی بە نەتیجە بێ وردەکاری ئەمە باش. کەسی خۆتان دیاری کردو بۆ ئەو پۆست؟ هیچ کەسێک بۆ هیچ پۆستێک لایەن گۆڕانەوە دیاری نەکراوە کەی ئێمە ئەگەر قەرارماندا بچینە حکوومەتەوە چکە دوجار کە لەسەر بەرنمەکەی ئەگەی بە نەتیجە کە لەسەر پۆستەکانەکەی بە نەتیجە ئەبێ جواتی نیشتیمانی قەراری لێبا بە بەڵێ بە نەخێر کەی قەراری لێدا ئەو کاتە پێوەرێکی گونجاو بۆ خەڵکی شایستە خەڵکی بەتوانە خەڵکی بە ئەزمون ئەبێ دامجێ و ئەو کاتە لەسەر ئەساسی ئەو پێوەرێ زیاتر لە 115 ڕۆژە ینی بەسەر پرۆسی هەڵبژاردن تێپەڕی و کابینە ڕانەگەیندرەوە ئاسایی ئەم گفتوگویانە درێژە بکێشێ ئێمە بە هیچ شێوەیەک نیەتی درێژکردنەوەی کاتمان نییەوە ئێمە معرقەلینە بەردەم پێکێنانی حکوومەتە سبەینی ئەکرێ ئێمە پارتی نەگەین بە ڕێکەوتن ببین بە معارزە ئەوان حکوومەتی خۆیان پێش دروست دەکەن و داخوازیەکانیشمان زۆر بەڕوونی خستوەتە بەردەستیان و ئەکرێ زووت لە سووتین کاتیشە بگەین بە ڕێکەوتن و ئێمە شیتیابین حکوومەتەکە تەشکیل بێ بۆی هەموو خەڵکە زانێ کە ئێمە معرقەل نین و ئێمە ڕێگرتنین لە بەدەن کەواتە لەگەڵ تاخیربوونی گفتوگۆتانیش ئێمە لەگەڵ تەخیربووینە زۆر بەو جدیەتە بەرنمەکەمان لە کاتی خۆیان حاضر نەبوو بەرنمەیەکی تۆکمە پێوەرەکانمان زۆر بەڕوونی زۆر بە جدیەتەوە ئیشمانتیا کرد. باشە خەڵک چاوەڕێی ئێوە دەکە پارتی یەکێتی بزوتنەوەی گۆڕان بەڕاست کابینەی داهات و زوو لە دایک دەبێت هێشتا ئێمە وەکو هێزێکی گۆڕان خواز وەکو هێزێک کە بۆ ئیسلاح و چاکسازی کارەکەین پەلەمانە مەسەن ئەم هەر ئەمڕۆ قسەمان لەسەر ئەوە کردووە چۆن لە یەکەم مانگی حکوومەتە و لە یەکەم مانگی پەرلەمانە ضرورە قانونی ئیسلاح تێپەڕێنرێ ئەم هەنگاوانە بکرێت و بە شێوەیە لە شوەکان بۆ نمونە و شتێکی تازە لەسەر ئەوە گەشتین فەڕێکەوتن بۆ نمونە ئێمە جدیەتمان تایە و ئێمە بە دڵنیاییەوە ئۆپۆزیسیۆن بنیاد لە دەسەڵاتا بین دەستمان بۆ بەرنامەی خۆمانەوە گرتووە کە ڕەکیزە ئەساسیەکەی چاکساسی پێ دوایە زوو لە دایک بێ و حکوومەتە یان من پێم وانە ئاسان ینی بڵێەوە 2 هەفتەی تر لە دایکە بێت پێم وانە زۆر زوو لە دایک چاوەڕی حزبی دیکە دەکەن بێتە ناو ئەوە پەیوەندی دیار نیە ئەوە دیارێ ڕوون نییە بەڵام من ئەوەی کە لای لە ئەرکی سەرشانی ئەمە ئەمەیە بەرنامەکە پێوەرەکان بەرکەوتەکان و ئتیفاقکردنیەکی مەبدەئی بە پێیکات لەسەر چاکسازی وەکەوەی وتم مەسەن لە مانجیەکەما بێ قانونی ئیسلاح تێپەڕێنرێ ئەم هەموو نەبندیوار و نایاسایی و خراپی لە خەرجکردنی پارەی ئەم وڵاتە هەیە ڕێ لێ بگیرێت ئەمە سەنەمە هەنگاوێکی گرنگە. لە کۆبنەوەی دوێنەی شاندی یەکێتی و پارتی لە مەکتەب سیاسی یەکێتی تەنانەت ڕاگەندراوێکی هاوبەشیش بڵاو نەکرایەوە بەپێی زانیاریەکانی ئێمە هۆکاری نەبوونی دەرەنجامێکی باش گرفتی پارێزگای کەرکووکە بە تایبەت پۆستی پارێزگاری کەرکووک بەڕاست بۆچی ئەمە بۆتە گرفت لە نێوان یەکێتی و پارتی ئێمە وەک پارتی دیموکراتی کوردستان لێژنەیەکمان هەیە بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک دووس ئەو منطقانەی ناوچەکان دەروی داری هەرێمی کوردستان بۆ ئێمە لەم زوروفە لەگەڵ ئەوەی ئێمە بە ئیستحقاقی خۆمانی ئەزانی وەک پارتی دیموکراتی کوردستان بۆ چونکە لیستی برایەتی 26 ئەندامی هەیە لە کۆی 41 ئەندام لە ناو ئەوە ناو ئەو لیستە پارتی دەستباڵایە بۆیە تا ئێستاش ئەنجومەنەکە کۆنەبووتەوە هەم بە عیلاقاتی لەگەڵ پێکاتەکانی تر هەم لەگەڵ برا و خوشکەکانی ناو لیستی برایەتی نەتواندراوە محاولە زۆر کرا هەتا محاولە کرا بۆ لادانی ڕێزدار کاکەڕێ بوار تاالبانی بەرپرسی ئەنجومەن بە وەکالەت سەر نەکەوتن بۆیە ئێمە وەکو پارتی بە ئیستحقاقی خۆمان ێزانین بەڵام احترام بۆ خەڵکی کەرکووک بۆ ئەو بارودۆخانات تەبیعیە نان سروشتیە کە بەسەر کەرکووکە لە دوای قیانەتی 16 ئۆکتۆبەر هەموو ئەمانە وای کرد بیرکەینەوە بڵێن باشە احترام بۆ خەڵکی کەرکووک با کەسێک بدۆزینەوە بە هەمومان ئێستا ڕازی بوون لەسەرەوەی کەسێکی بێلایەن کەسێکی بێلایەن بێتن گشت لایەنەکان لەسەری کۆک بن کەوای ئەوەی من تێگەیشتم هەڵوەستی پارتی و لیستی برایەتیش کە پارتی تاڕادەیەک خۆی وەکو نوێنەرێکی ئەوان دەبینێ یا ئەوەتە دکتۆر نەزمەتدین کەریم یا کەسێکی بێلایەن
الدكتور نزمدين خو عندما مكتب سياسي كتبوا بو أغين أو شوك أو وقتي إقالة كرا للايني سروكي أنجمني وزيران عراق أنجمني باريزغاي كركوك كوبنوي خوي أسايي أنجام دا بكوي دك أويان كرت قراركيان رمز كرت دوای ئەنجومەنی پارێزگای کەرکوک تا ئێستا بە یاسای برێمەر کارەکاتن لەبەر ئەوە دکتۆر نەزمەدین ئێستا پارێزگارێکی شەرعی ئەو پارێزگایە. باش ئێوە دکتۆر نەزمەدینتان پێقوڵە کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی بوو بەێ کە یەکێتیش بوو. بەڵام ئێستا بۆی ینی ئەو پۆستە بە مافی یەکێتی نازانن کە لە کاتێکدا یەکێتی دەڵێ ئێمە بە پێی کورسیەکان بە پێی دەرەنجامەکانی هەڵبژاردن ئێمە لە پێشەوەی هەموو پارتەکانی نانا ئەمە هەڵەیە مەسە ئەوەی ئەنجومەنی نوێنەران ئەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانە نەک بۆ ئەنجومەنە خۆجەیەکەیە نەفەقە ئەو کاتەش کە ڕێزارکە دکتۆر نەزمەدین قبول کرا احترامی بۆ وەزعی ئەو جا و ڕێزدار مامجەلال لە ژیان بوو ئەو برادرە دانراوە لە ئەو جاش ئستحقاقی ئەوان نەبوو نەخێر. باشە دکتۆر ئێستا هەموو فۆکسەکە لەسەر یەکێتی و پارتیە زیاتر لە 110 ڕۆژ تێپەڕیوە هێشتا کابینی حکوومەت پێک نەهاتووە ینی زۆر جار دەگوترێت یعنی یەکێتیەکان وا دەڵێن بەرپرسانی یەکێتی دەڵێن ئەگەر کێشەی کەرکووک چارەسەر نەکرێ لەگەڵ پارتی نەگەینە ڕێکەوتن ئێمە لە حکوومەت بەشداری کابینە ناکەین. من ناچمە جوزئیاتی مفاوزاتەکە چونکە ئەو برابە ڕێزانەی ئێمە لە مەکتەب سیاسی کە بەو کارە هەڵەسن مافی ئەوانە بەڵام من وەکو ئینسانێک زۆر لەم ئاساییە هەر لایەنێک بەشدار بن یا بەشدار نەبن یعنی ئەوەی قەنەعەتی بە خۆی بێ خزمەتی خەڵکی کوردستان بکە ئەبێ بە ئفتیخارەوە بەشدار بێتن بۆ ئەوەی بێ لە کابینەکە بێتن خزمەتی خەڵکی کوردستان بکاتن نەک پەڵب بگرێت لەسەر بابەتێکی معەن کە پەیوەندی بە حکوومەتی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە ینی تێکەڵکردنی بابەتەکان لەگەڵ یەک یان ئەوەم بدەرێ یان نایکەم ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانیە بۆی من تەمەن ناکەم ئەو برا دڵسۆزانەی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان جگە لەوانەی 16 ئۆکتۆبەر لەگەڵ براکانیان لە پارتی لەگەڵ گۆڕان لایەنەکانی تر شان بنە نەبەری و پشتیوان بەخوا و خزمەت گەری کوردستان بکەن نەک پاڵبەیەکەوە باش بەشێک لە بەرپرسانی یەکێتی کە ئێمە قسەمان لەگەڵ کوردون بە ئێمەیان ڕاگەیان دەڵێن ئەگەر ئێمە لەسەر کەرکووک ڕێک نەکەوین ڕێکدانەوەی خراپیشی لەسەر هەرێمی کوردستان لێدەکەوێتەوە واتە دەڵێ ئێمە لە کەرکووک بەریەکەوتن لەگەڵ پارتی دروست دەبێ و دەرەنجامەکەشی هەرێمی کوردستان من تەوەقعەکەم ئەو برادەرایی تر لەبەر هەر سەبەبێک ئەوەی وتی بێتن تعبیری شخصی خۆیەکاتن شەرت نییە تعبیری ڕێی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان. باش بەلای ئێوە کەرکووک گرینگە یان کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی هەر شتێک گرنگی خۆی هەیە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانیش گرنگە کەرکووکیش گرنگە کەرکووک لا ئێمە دڵی کوردستانە زوڵمی لێکرا تعدای لێکرا خیانەتی لێکرا داگیر کرا ئەم داگیرکردنە بۆیە ئێمە ئێستا ئەو بەرنامەی کە باسمان کرد ئەبێت ئەم مەعسکەرە گەورەیە بڕاتەوە ئەبێتن پارتی و گشت لایەنەکانی تر بە سەربەرزی بە کەرامەت ئاڵای خۆی لەسەر بارەگەکانی خۆی هەبێتن بە پێی یاسای ئەنجومەنەکە مافی داوە بەوەی کە شان بەشان ئاڵای عێراقیش ئاڵاکەت هەڵکەی لەبەر ئەوە کەرکووک بۆ ئێمە زۆر گرنگە زۆر عەزیزە لە مێژووشمان دیارە لەسەر کەرکووک پارتی چی کردووە کابینەی حکوومەتی هەرێمیش گرنگە و پێکیش دێتن اینجا ئێمە پێمان خۆشە ئەو لایەنانەی کە لە ناو کوردستانن کێبێتن بەخێر بێت ئەگەر شەرتیش نییە هەموو لایەنێک لەوێ بێ ئەتواندرێ قسمێک بچێتە ئۆپۆزیسیۆن مەعارەزەیەکی تەندروست قسمێکیش حکم بکە
خەڵکی کوردستانش حەکەم بێت. دوای کۆبوونەوەکانی پارتی و بزوتنەوەی گۆڕان کە کۆمەڵی خاڵی هاوبەشیان هەبوو و دوای کۆبوونەوەشیان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو هەوڵەکانی پارتی بۆ ئەوەیە لە دەستپێکی مانگی دوودا دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان دەستنیشان بکرێ و کەمتر لە 30 ڕۆژی دوای مانگی دووشدا کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئاشکرا بکرێت. لەگەڵ گۆڕانی هەر هەڵوێستێکی یەکێک لەم حزبانە بێگومان گۆڕانیش بە کات و ساتی دەستنیشانکردنی دەستەی سەرۆکایەتی و ڕاگەیاندنی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانی لێ دەکەوێتەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.